باسی بژانەوەیکی دیکە دەکەم لە وڵاتە بۆ بەرهەمە خۆراکیەکان. بەرهەمی هێلکە ساڵانێکە لە هەرێمی کوردستان خۆبژێوی تێپەڕاندووە، بەڵام هەر ئەوەندە نییە. ئێستا ئەو پرۆژانەی کە هێلکە بەرهەمدێنن لە هەرێمی کوردستان تاقانە و جیاوازن، نەک لەسەر ئاستی عێراق، بگرا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست. یەکێکە لەو پرۆژانەی کە لە تەمەنی کابینەی نوێمدا چۆتە بواری جێبەجێکردنەوە، کەرتی تایبەت سەرپەرشتی دەکات. مەبەسمە لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ بەرهەمێنان و شێوازی و بەخێوکردن و دانانی ئەو سیستەمە لەم پرۆژە تاقانێدا بکەم. یەکێک لە گەورەترین پرۆژەکانی بەرهەمێنانی هێلکەیە لە هەولێری پایتەخت. بە شێوەیەکی سروشتی ڕۆژانە هێلکە بەرهەم دەهێنێت. قۆناغ بە قۆناغی ئەم پرۆسەیە لە بەرنامەی بوژانەوە. ئێرە قۆناغی یەکەمە بۆ پەروەردەکردنی جوچکەکان. جەنابەت وەکو سەرپەرشتیاری ئەم بەشە چۆن ئەم جوچکانە دێن، چۆن لێرە بەخێویان دەکەن، بە چه سیستەمێ بە چ میکانیزمێکە؟ کاک دیارە و هۆڵە تایبەتە بە بەخێوکردنی جوچکە. لە جوچکە یەک ڕۆژە ئەمە وەردەگرین، لەو هۆڵانە بەخێو دەکرێت تاوەکو 16 هەفتە. باشە. لە تەمەنی 16 هەفتەیی کە پێشی بگاتە قۆناغی بەرهەم، لێرە کۆتایی بە بەخێوکردنی دێ تاقیحات ئەوەی پێویستە کوتانەکان هەمووی دەکرێت، ئەجە دەگوازرێتەوە لەو بەشی بەرهەم. چۆن پشکنینی بابەتی چۆنڵی تەندروستیەکانی دەکرێت لێرە؟ جوچکە لە یەکەم ڕۆژی کە لە مەفقاس دەردەچی لەوێت تاقیحات دەکرێت و تەرخانی کە پێویستە بکرێت لەوێ دەکرێت، ئەجە لۆ ئێرە دێ. لێرەش بەرنامە خۆمان هەیە تایبەت بە ڤاکسینەکان، لە هەر ڤاکسینە و لە تەمەنێک دەکرێت بە جێرەی بەرنامەکە لەگەڵ دەڕێ. لێرە ئەو سیستەمی کە چۆن دەڵی تیا ئەم جوچکانە پەروەردە دەکرێت سیستەمێکی پێشکەوتووە. پێشکەوتوترین سیستەمە ئەوە لە خۆی شەریکەی بێک دوچمان ئەڵمانیا لە نیزامە هەرە پێشکەوتوەکانە ئەو سیستەمە. ئێسامە باسی جوچکە دەکەین و جوچکەشی تیان نیە، هۆکارەکەی چیە؟ لەبەرەوەیگە جوچکە هەبی هەنگۆ ناتوان داخل بن بە سەلامەتی جوچکەکە. چکە مەرحەلەشی تابرێ هەستیارە لە بۆ نەخۆشی گواستنەوە شتانە. ستافی ناو ئەو چێلگەیە دەرچوون و هاتنەژوورش قەدەغە دەبیلوێن کاتی جوچکە هەیە لە بۆ سەلامەتی جوچکەکە. ئێمە کە هاتین چەند هۆڵێکمان بینی لێرە، ئەگەر مەسەن جوچکەکان هاتن چەندێک توانای بەخێوکردنی چەنە لەم شوێنەیە؟ ئێستا ئەو بەشەی پەروەردە 5 هۆڵە، هەر هۆڵی 90,000 دەگری. ئەو جوچکەی کە باست کە دێ لێرە بەخێو دەکرێت هی ناوخۆیە یا لە دەروی وڵاتەوە دێت؟ ناوخۆیە. هی ناوخۆیە؟ کاتە شتەکانی ئەو هەمووی ناوخۆیە لێرە. پرۆژەی بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان 57 پرۆژە، لە پارێزگای هەولێر 28 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 14 پرۆژە، لە پارێزگای دوهۆک 6 پرۆژە، لە ئیدارەی گەرمیان 2 پرۆژە، لە پارێزگای هەڵەبجە 1 پرۆژە، لە ئیدارەی سربەخۆی سۆران ڕاپەڕین زاخۆ 6 پرۆژە. بەرهەمێنانی هێلکە لەم پرۆژەیە بە پرۆسەیەکی ورد و ڕێنمایی تەندروستی بەرهەم دەهێنرێت، لە ڕێگای سیستەمێکی تایبەتەوە سەرجەم کارەکان ئەنجام دەدرێت. کاک ڕێباز پێم وابێ بەپی پرۆسەکە ئێرە قۆناغی دووەمە، مریشەکان ئێستا ئامادەن و بینیمان لێرە هێلکەوتیشیان کردووە. چۆنە پرۆسەی ئێرە چۆنە لە سەرەتاوە چۆن وەری دەگرن؟ بەخۆی سەرەتا کە ئەمە لە تەربیە وەرمانگرت دەیگوازینەوە بۆ ئێرە دوای مودەیە کە لەوێ باس کراوە مریشکەکان دەگوازینەوە بۆ ئێرە. لێرە مریشکەکان بڵێن شوێن و بڵێن شوێنەکانیان تایبەتترە لە وەک لە تەربیە، شوێنی هێلکەکردن و حەلەف و پاشەڕۆکانیان. لێرە لە قۆناغی دووەم مریشکەکان ئامادە دەکرێن بۆی هێلکە بکەن و هێلکەکانیان بگوازێتەوە بۆ شوێنێکی تر بۆ ئەوەی هێلکەکان کۆ بکرێن و بە بازارکردنی بۆ بکەین. باشە.
بۆ بەرهەمێنانی هێلکە و ئەو مریسکانە لێرە ئامادە دەکەن ئەو ئالی کوشتەی پێدەدرێ ئەو چاودێریە چۆنە بەنسبەت ئالیک و سەیفتی ناو مریشکەکان ئالیکەکەی فول ئۆرگانیکە واتە هەموو مەوادی ئۆرگانی بەکاردێنێت هی مادەیەکی کیمیایەکی زیان بەخش بەکار نهێنێت هەم لە ناوقاعەکە هەم لە عالەفەکەش یعنی هیچ مادەیەکێمە بەکار نهێنین زەرەر لە خودی مریشکەکە و لە هێلکەکە بدا و زەرەر لە هاوڵاتیان بدا لە کاتی خواردنیدا دەبینین ئەو هێلکانە ئێستا هەمووی بە پرۆسە و بە سیستەم دێمە هەمووی تەواو ئۆتۆماتیسیە یا بەدەستیش کۆی دەکەنەوە ئەم سیستەمە پێشکەوتووترین سیستەمی ئەڵمانیا کەمە بەکارمان هێناوە لێرە کە تێیدا کاری دەستی تۆزە کەم کردوەوە کار ئاسانی کردووە کە تێیدا هێلکەکە لە بن مریشکەکە هەڵدەگرێ و هەتا ناو کارتۆن بەرهیچ ماوادێک ناکەوێت هیچ نابێت بە خاوێنی دەستە ناو کارتۆن کە تێیدا ئەمەش سەیڤەتی هێلکەکە و پاک و خاوێنی و کوالێتەکەی باشتر دەکات تێیدا کاری دەستی کەم بۆتەوە هەم لە فڕێدانی پاشڕۆکەی لە بردننی هێلکەکەی لە بەخێوکردنی مریشکەکەی هەمووی بە سیستەمە هەمووی سیستەمە بەرهەمی ڕۆژانەتان چەنە لەم قاعانە بەنسبەت بەرهەمی ڕۆژانەمان ئێمە لێرە 16 قاعەمانتەیە کە تێکرا ملیۆنێک و 600,000 مریشکمان بەخێو دەکەین ڕۆژانە بەنسبەت هێلکەی ڕۆژانەمان ملیۆنێک و 550,000 هێلکەمان هەیە لە ڕۆژێکە بەنسبەت کارتۆنیش 4350 کارتۆنمان هەیە لە ڕۆژێکە لێرە ڕۆژانە پشکنینەکەن بۆ بابەتی تەندروستی و لایەنی نەخۆشی ئۆسانە بەنسبەت پشکنینی بەڵێمە ڕۆژانە کارمەندمان هەیە لێرە کە هەروەها سەرپەرشتیاریشمان هەیە سەرپەرشتیاری پزیشکیمان هەیە کە ڕۆژانە سەردانی قاعەکان دەکات پشکنین بۆ مریشکەکان دەکات پرۆژەی بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان پێش 6 ساڵ پێش ئێستا تەنها 11 پرۆژەی بەرهەمێنانی هێلکە هەبوو. ئێستا لە تەمەنی کابینەی نوێمدا 57 پرۆژەی بەرهەمێنانی هێلکە بوونی هەیە. ئەوەی کە دەبینین ئێرە کۆتا قۆناغی ڕۆستەکەیە هێلکەکە هەمووی بە سیستەمەوە دێتە ناو ئێرەوە ئەم بەسەوە ئەم بەسە لێرەوە چۆنە پاکێجینی بۆ دەکرێت بێگومان پشکنینی بۆ دەکرێت من دەمەوێت زانیاری زیاتر وەربگرم هێلکەکە کە دێتە لای بەسەکەیەوە چی لێ دەکەم قۆناغ بە قۆناغ یەکەم جار هێلکەکە دێتە بیدایەتی جیازەوە دوای لێیان دەرپشکنینی بۆ دەکەن ئەو هێلکەی شکاوە کە فیسە فەرزی دەکەن یا قۆناغی دووەم دێت لێرە ختمەکەی لێ دەدرێت بۆ یەک مانگە دواتر دێتە سە لاینەکان لاینی ئەکس لارجمانەیە میدیەممە هەیە لارجمانەیە پیاسەکان سمۆڵ جیازەکە فەرزی سیستەمەکە خۆی جای دەکاتەوە بەڵێ سیستەمەکە خۆی جای دەکاتەوە کارمەندش لێرە لە کارتۆین دەکاو سەفتی دەکە لەسەر بالێت و بۆ سیارە بار دەکرێت پاشە پشکینەکان چۆنە بەدەستە یا بە جیازی داگاز و بەدەستە چۆنە چی بۆ دەکەن پشکنەکان تەمەشا ئینارەمانەیە تەمەشای دەکەن ئەو هێلکەی تەواونیان وەسخە پیسە جیای دەکەنەوە لە جیازەکە جیای دەکاتەوە تام لەگەر هێلکەیە گەڵ بگرم لەسەرەمە چۆن بزانی مەسامە هێلکەیەکی تەواوەتیە هیچ مشکلەی نییە ئەم هێلکێ نەخێر هیچ مشکلێش نییە فەعز کراوە لە بدايات کە دێ فەعز دەکرێت ئەنجا دەسێتە ناو تەبەق و بۆ بازاڕ دەڕوە وتت بەروارەکەی بۆ یەک مانگە بۆ یەک مانگە بەڵێ دوای یەک مانگ دەبێت نابێ بەکار بەڕێزت باست کرد ئامێرەکەی سامە ئێکس لاردەوە نیە ئەوەیان لارجە لەسەرەوەانە ئەوەی ترمان هەیە میدیەمە باشە لەسەرەوەانە ئەمە لە ڕووی نرخی شەوە فەرقی دەبێت چەندە جیاوازی نرخەکەی چەندە ئەکس لارجمە هەیە هەموو 3-4 فەرقە بینەکەی ئەکس لارج لەگەڵ لارج هێلکەی دوو زەردێنەمە هەیە کە دەکات سوپەر سعری فەرقی زۆرە لەگەڵ هێلکەی دوو زەردێنستانەیە نرخەکەی چەندە و چەندە جیاوازی هەیە پیانەیە جبقی بازار ئێستا هێلکە لە بازار پارە دەکات و ئەکس لارج نرخی 6,000 و لارجش 6,000 ئێستا بۆم دەخی ئێستا بۆم دەخێ گۆڕانکاری بەسەرا دێت دوای نازام سعرەکە بەرز دەبێ یاندا دەبەزێ ئەو پێی بازارە هەنی کەواتە ڕۆژانە گۆڕانکاری بەسەر نرخەکە ثابت نییە ثابت نییە نرخی هێلکە لە ڕووی ستاندارد و کوالێتیەوە بۆ بەرهەمێنانی هێلکە لەم پرۆژەیەدا 7 جۆری هێلکە بە قەبارەی جیاواز
بە کوالێتێکی باش بەرهەم دەهێنرێت. ڕەنگە لە شێوە قەبارەیە زۆر داکێمە هێلکە دەبینی وازدەین تەنها هێلکە یەک جۆری هەیەیان لەسەرەوەنە، بەڵام تەنها لەم پرۆژەیە لەم کارگەیە ئەوەی لەسەر دەستی منە ئەمە 2 ئەمە 4 ئەمە 6 ئەمە 7 جۆری هێلکەیە. مەسەلەن هێلکەمان هەیە 2 زەردێنەیە، ئەوە قەبارەکەی جیاوازە، هەمانە سمۆڵە هەمانە لارجە، لە سمۆڵ چووکتریشمان هەیە، ئەوە تاکە دەبینن ئەمە لە سمۆڵ چووکترە، هەمانە لە میدیەم گەورەترە. هەندێک جار یعنی بە چاویش لێکی جیا ناکەیتەوە، تەنها بە حکمی ئەم ئامێرانەیە کە دیاری دەکات کە ئەم جۆری هێلکانە هەبێ. ئێستا دەمەوێت زەردێنەی هێلکەکانیشتان پێ پیشان بم بە پێی حەجمەکانی خۆی بزانم چۆنە. ئێستاەوەی کە بینیتان ئەمە پیو بوو، ئەمە پیو بوو لە سمۆڵی چووکترەوەنیا، ئەمەیان سمۆڵەوە، سمۆڵە، ئەمە جامبۆیە جامبۆیە، ئەکسلارجی گەورەتر. ئەماش 2 زەردێنەکەیە کە دەیبینن لە سەروانە، وتت بە حکمی ئامێرەکان جادەێتەوە لە سەروانە. باشە چۆن بزانین ئەمە خراپ بووە خراپ نەبوو ئاوا؟ ئەوە لێرە جیازەکە بە دیاری دەکەویتە فاسی دەکات کە زەردێنەکەی تەواوە، ئەمەشان زەردێنەکەی تەواوە، بەس لێندەر هێلکە هەیە جیازەکە جیای دەکاتەوە، ئەوە لیزەرە بەخۆی جیای دەکاتەوە، هێلکەیە کە تێک چووە داخلی جیازەکەی ناکە، داخلی سیستەمەکەی ناکە. هەر لەم پرۆژەیەدا کارگەی تایبەت بە بەرهەمێنانی ئالیک بوونی هەیە کە باشترین جۆری ئالیک بەرهەم دەهێنێت. بێگومان هەر لەم پرۆژەیە کارگەی ئالیکەکەش هەر لە ناو خۆیەتی. لەم کارگەیە ئێستا ئێوە کارگی تایبەتیش بە ئالیکتان هەیە، ڕۆژانە ئینتاجتان چەندە، نوعەتی ئەم ئالیکە چییە؟ المعمل العلف حاليا انتاج لنا 200 طن في اليوم. کارگەی ئالیکەکەمان ڕۆژانە 2 تەن ئالیک بەرهەم دەهێنێت. پێکهاتەکەی 100% سروشتیە و مەوادەکانی پێکهاتەکەی کشتتوکاڵین. ئەمە ژوا دەکات ئالیکێکی سروشتی بدەین بە مریشکەکانمان و بەرهەمێکی هێلکەی سروشتیمان هەبێت کە هیچ مادەیەکی کیمیایی تێدا نەبێت. هێلکەیەکی کشتتوکاڵی سروشتی 100%مان بەدەست دەگات. کارگەی ئالیکەکەمان تایبەتە بە پرۆژەکەمان، تاکو ئاسایشی تەندروستی پرۆژەکە بپارێزین و ئەمە ژوا دەکات مریشکەکانمان پارێزراو بن. مختبرات هەیە لە ناو کارگەکەیە؟ المختبرات دائما احنا نبعث عينات علف بشكل تاقیگەمان نییە، بەڵام ڕۆژانە نمونەی ئالیکەکەمان دەبین بۆ تاقیگەکانی ناو بازار کە زۆر بە ئاستێکی بەرز و جیهانی کار دەکەن و پشکینەکانمان بۆ ئەنجام دەدەن. من دەمەوێت بە شێوەیەکی گشتی باسی کارگەکەم بۆ بکەی. ئەم پرۆژەی بەرهەمێنانی هێلکە لە چی پێک هاتووە؟ چۆنە ئایا پرۆژەکە جیاوازی هەیە لەگەڵ پرۆژەکانی تر کە لە هەرێمی کوردستان و عێراقا هەن؟ ئەم پرۆژەی بەرهەمهێنانی هێلکەیە بەیەکێک لە باشترین پرۆژەکان دادەنرێت لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست، لە ڕووی کووالیتیەوە لە بەرزترین ئاستیدایە. بە نوێترین ئامێری ئەڵمانی پرۆژەکەمان دانراوە، بە ستانداری جیهانی کار دەکات و ئێستا بە ئەزمونێکی جیهانی بەڕێوە دەبردرێت. بەرهەمی هێلکەکان 100% سروشتیە و هیچ مەوادێکی کیمیایی تێدا نییە. هەر مادەیەک زیانی بۆ مرۆڤ هەبێت لێرە قەدەغەیە. بەرهەمی پرۆژەکەمان لە تەواوی هەرێمی کوردستان دابەش دەکرێت. پرۆژەکە لە چەند پێش پێکاتوە؟ موجود في المشروع ببداية الدخول. پرۆژەکەماندا سەرەتا هاتنە ژوورەوە هەیە کە بە شێوەیەکی زۆر هەستیار تعقیم دانراوە. ئەم تعقیمە بۆ ئەو کەسانەیە کە دێنە ژوورەوە بۆ ناو پرۆژەکە و بۆ ئامێرەکانە. دواتر بەشی پەروەردەیی دێت کە لەم بەشەدا جوزەڵە دەکەین بە مریشک. ئەم بەشەمان لە 5 هۆڵ پێک دێت، لە توانایدایە بە یەک خول 450,000 جوزەڵە لەخۆ بگرێت. دوای تەواوبوونی بەشی پەروەردەیی مریشکەکان دەبردرێن بۆ بەشی بەرهەمهێنان. ئەم بەشەمان لە 16 هۆڵ پێک دێت و کە لە توانایدایە 1,650,000 مریشک لەخۆ بگرێت. بەرهەمی هێلکە لە پرۆژەکەماندا ساڵانە 9 ملیار هێلکە بەرهەم دەهێنرێت. ئەم پرۆژەیە پاڵپشتیەکی بەهێزە بۆ ئابووری ناوخۆیی و 150 کارمەند لەم پرۆژەیە کار دەکەن. پرۆژەیەکی کامڵە و کارمەندە تەندروستیەکانمان لە بەرزترین کوالیەتی کار دەکەن و بە باشترین شێوە ڕاهێنانیان پێکراوە. جگە لەمە بە شێوەیەکی بەردەوام پشکنینی تەندروستی دەکەین تاکو بەرهەمەکان بە شێوەیەکی تەندروست و پارێزرا و
بگات بە بازارەکان. وەک دەزانین ئەم پرۆژەیەکی کەرتی تایبەتە. من دەمێ بزانم پاڵپشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاریەکانی چۆنە؟ بالنسبة لمشروع ئەم پرۆژەی بەرهەمێنانی هێلکەیە پرۆژەیەکی کەرتی تایبەتە و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دەکات و تەواوی ئاسانکاری بۆ پرۆژەکەمان کردووە و تاکو ئێستا بە هەموو شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی پرۆژەکەمانی کردووە. يتلقى دعم هائل من حكومة إقليم كردستان. كافة التسهيلات موجودة في هذا المشروع من قبل الحكومة، إضافة للدعم المطلق الكامل لهذا المشروع من قبل الحكومة، حكومة إقليم كردستان. بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان ڕۆژانە 20,000 کارتۆنە. خواستی ناوخۆ بۆ هێلکە ڕۆژانە 7,000 کارتۆنە. 13,000 کارتۆن زیاد لە پێداویستی ناوخۆ بەرهەم دەهێنرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری زۆری بۆ دامەزرانی ئەو پرۆژانە کردووە بە کەمکردنەوەی کرێی کارەبا، لێخۆشببوونی گومرگی بۆ کەرەستەی ئالیک و کەلوپەلی ئامێرەکانی پرۆژەکان و قەدەغەکردنی هاوردەکردنی هێلکە لە دەرەوەی وڵات کە ئەمە ژوای کردووە ژمارەی پرۆژەکان لە هەرێمی کوردستان زیاد بکەن. پرۆژەیەکی زۆر هەبوو لە تەمەنی کابینەی نوێمدا بە تایبەتی بەرهەمێنانی هێلکە. ئێستا دەبینین بەشێکی زۆر لە خواستی ناوخۆ پەیدا دەکاتەوە. پارێزگای هەولێر بەنمونە بینن و چۆن لە ماوەی ئەم چەند ساڵەیە کار لەسەر ئەمە کراوە. نکۆڵی لەوەی ناکرێت کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ژێرخانێکی کاریگەری بۆ بەرهەمهێنانی کەرتی کشت و کاڵی دامەزراندووە. ئەوەش بە پشتیوانی و کاراسانیەکانی ڕێزلا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەش وای کردووە کەوا کاریگەری ڕاستەوخۆی هەبی لە بەرهەمهێنانی ناوخۆمان زیاد بکات. بەرهەمهێنانمان ئێستا کە لە قۆناغێکدایە سەرڕای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ، ئێستا کە بەشێک لە بەرهەمەکانمان بیر لەوە دەکرێتەوە کار ئاسانی لەو چوارچێوە دەکرێتکەوە هەناردە بکرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بە بازار بکرێت. خۆشبەختانە ئێستا بەرهەمی خۆمان دەتوانم بڵم تا حتەجی زۆر پێداویستی ناوخۆی پڕ کردوێتەوە لە زۆربەی ئەو بەرهەمانەی کە لە وەرزەکانی پێداگەیشتنی و وهروەها لاوانەی کە و پرۆژانەیەکەوە بە لە چواروەرزە بەرهەم دەهێنرێن. بەرهەمی هێلکەژێک لەو بەرهەمانەیە ئێستاکە ئێمە سێ هێندەی پێداویستی خۆمان هێلکە بەرهەم دەهێنین. بەشەکی لە ناوخۆ بە بازار دەکرێت بە نرخەکی گونجاو، باقیتر بە بەرنامەی بۆ داڕێژراوە هەموو پرۆژەکان دەتوانن بەرهەمەکانی خۆیان لە دەرەوەی هەرێمی کوردستان بە بازار بکەن. باشە. ماوەکانی ڕابردوو بینیمان بەهۆی جەنگەوە داخستنی دەواازەکان، ینی کۆمەڵێ ئەمە زۆر کاریگەری نەکرد لەسەر هەرێمی کوردستان. هێلکە بە نمونە بێنینەوە نرخەکەی زۆر زیادی نەکرد. ئەمە چۆن کۆنتترۆلی ئەم بابەتە کراوە؟ ئەوە بوو کە بەرهەمێکی زۆرمان هەبوو. حتمما کە تێکەوە بەرهەم لە پێداویستی ناوخۆ زیاتر دەبێت، هیچ قەیرانێکی تێدا ڕنگ ناداتەوە. کاتێک قەیران دروست دەبێتکە ئەو بەرهەمەی بەرهەم دێنێ نەتوان پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە پشت بە دەرەوە بەستیت. بازارەکانی دەرەوە ئەگەر سنوورەکانیشتمان لەسەر داخرابە یاخو سست بوون، هیچ کاریگەریان لە بەرهەمهێنان نەبوو. ئێمە زیاتر لە 5 ساڵە هاوردەکردنی هێلکەمان قەدەغە کردووە، پشتیوانی بە هێلکەی هاوردەکراو نابەستین. بەرهەمهێنانی ناوخۆمان لە هێلکە لە ئاستەکدایەکەوە جگە لە هێلکەی خواردن بۆ پرۆژەکانی بەرهەمهێنانی پەلەوەریش پشتی پێدەبەستین. ئێمە وامان داڕشتووە بەرنامەکانکەوە تا چەندین ساڵی دیکە بتوانین هێلکە و بەرهەمی پەلەوەریمان لەو ئاستەدا بێتکەوە وڵاتانی دەوروبەریش سوود لە بەرهەمی ناوخۆی ئێمە ببینن. پرۆژەکان لە ڕووی کوالیتی و پێشکەوتن و سیستەمەوە ئەمە تا چەند ڕەچاوکراوە؟ پرۆژەکان مۆدێرن؟ حتمما ئەو پرۆژانێ ئێستا کە دامەزراون بە ستاندەرەکی جیهانی دامەزراون، هیچ گرفتەچان نییە، بەرهەمهێنانیان لە ئاستەکی زۆر بەرزدایە. دەتوانم بڵێم بەراورد دەکرێن لەگەڵ وڵاتانی پێشکەوتوی ڕۆژهەڵاتی ئەوروپا. زۆر بە شێوەیەکی فراوان بەرهەمەکانیان بەرهەمهێناوە و لە کاتی بەرهەمهێنانیان پشکنینی ڤێتەرنەریشان بۆ دەکرێتەوە. بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵیش بە بەردەوام چاودێریان دەکات و هەموو پرۆژەکان سەرپەرشتی ئەندازیاری کشتتوکاڵیان هەیە تاوەکو ئەو بەرهەمهێنانەی ئەو بەرهەمانەی کەەوە بەرهەمی دێنن لە ئاستەکی بەرزدا بێت و بێتە مای سوود بۆ هاوڵاتیان و لە هەمان کاتیشدا ناوبانگ و بەرهەمهێنانی ئەو پرۆژانە لە وەک هەرێمی کوردستان و وەک پرۆژەکانی لە ناوچەکەدا ڕنگدانەوەی پێویستی باشتری هەبێت.
هێلکە سەرچاوەی زێڕینی پرۆتینە. هەر تاکێک لە جیهاندا ساڵانە 160 بۆ 200 هێلکە دەخوات. بەرهەمی ساڵانەی هێلکە زیاترە لە 1.3 تریلیۆن هێلکە لە جیهاندا. هێلکە یەکێک لە هەرزانترین سەرچاوەکانی پرۆتینە لە جیهاندا.